زۆر سپاس هەمی دەمێتوە باش بن بەلێ بە سپۆنسەریە میدیایی کوردستان 24 دوام فیستیڤاڵە شەل و شەبک و جلوبەرگێن کوردی لە زاخۆ بەردەوامی هەیە بازارە فیستیڤالە vekiliye سەردانکار هێدی هێدیە قاستا مەدانە پرا دەلال dikin پشت ڕاژی دەمژمر 6 بۆ 7 جاردی بەرگە و بەرنامەیەن فیستیڤالێ هونەری نمایشên جلوبەرگان سترانبێش ستێرا هونەرا کوردی ئاینوردوغان بەشدار dibin û ahengên qeşeng li dar dixin. Bo vê xelekê stûdyoya vekiliya Kurdistan 24 min divê behs lê rengvedana vê fîstevalê bû duem sal û projeyên kabîneya neheya hikûmeta Herêma Kurdistanê bi taybet dê kertê geştûguzarê da li zaxû bikim axû van proje û van fîstîvalan çende karîgeriya xwe li ser zêdekirina rêjeya geştiyaran û bigire seredankarên zaxû hebiye ji nav xwe û derve û biyanî jî û bi taybet mozexaneya zaxû ku mozexaneyeka modern û serdemiyane hatiye vekirin û sedan parçeyên şînwariyên vê deverê û dîroka wê bi xwe vegirtîne. Lana Ebdüselam ku rêvebera mozexana zaxoya gelme daye zor spas Lana xan gelek bi xêr bê bi Kurdistan 24. Eger weke min amaje bû kirî em behs li rengvedana fîstevala duem ya şer û şebk û cilûbergên Kurdî bikin li ser hatina carê seredankara dereceyeken pileyek bu mozexaneya zaxû axû çend zêdetir bûye çende xelek aşnayî mozexane û seredana wê dibitin. زۆر سپاس پێشەکی من دوێت بەخێر هاتنە کەناڵی کوردستان 24 بکەم کە سپۆنسەری وێ فیستیڤالە بی ئەکید ئەو فیستیڤالش ئەو دووەمین فیستیڤالی شەر و شەبک و جلگێت کوردیە کو زاخۆ بێتەکردن ساڵی یەکەم بڵێم مەسەلەن ئەو کە فیستیڤاڵە هاتەکردن ساڵەکەیت کە زیاتر ڕنگدانەوەی هەبوو کە بڵاو بۆ دووەمین فیستیڤاڵ هەیە زیاتر گەشتیار قەستی زاخۆیان کرد لە بۆ بینینی جلکی کوردی ئی هەموو ناوچەکانی کوردستان ئەوش پێشانی هەندێ دەدات کە کوردستان چەند دەوڵەمەندە بە جلکی کوردی بە هەر جۆرەك جلکی کوردی یعنی چکە شێوازیان جودایە کوردی لە هەم باکوورمانەیە کوردی خۆمانەیە کوردی دەڤەری سۆڕانمانەیە شێوازەکانیان جودایە ئەوش نمایشکردنی جلکی کوردیە زۆر موهیمە لەبەر ئەوەی کە وەلەو گەشتیار دەکەن قەستی زاخۆ بکەن لە بۆ مۆزەخانەش ئەکید هەر کەسێک لەبەر ئەوەی نزیکە لە پردی دەلال و بوویتە مەڵبەندی پێشوازیشی گەشتیارەکان ئەوش زۆر تەسیرەتی زۆری هەیە لە بۆ مۆزەخانە یعنی میهوانên fîstevalê ji li vêrê hatin pêşwazî ئەوە شەر بوویتە مەڵبەندێکی پێشوازی لەبەرەوەی ڕێژەی گەشتیار زۆر بووە لە بۆ مۆزەخانەی زاخۆ باشە دیارە پارەیەکێ gelek remzî ji tê te wergirtin seredana her geştiyarekî kojmê 1000 dînara tê te wergirtin rêjeya hatina geştiyaran û xelkê deverê jî bû mozexaneyê seredana parçeyên şînwariyên we zêde bûye بەێ مۆزەخانەی زاخۆیانە ڕخۆی پێک دێتن دەتان بلێن چەندین پارچەی شوێنەوار و فۆلکلۆری لە خۆ دەگریتن کە ئەوەش پێشانی هێندە دەداتن کە کللتوری ناوچەکە چەند دەوڵەمەندە و پێکەوە ژیانی نەتەوەی و ئاینی لە خۆ دەگرێتن وەکو یەزێدیمان هەیە پارچەی مەسیحیمان هەیە داخلی ئیاشووریمان هەیە عوسمانیەکانمان هەیە وەش دەوڵەمەندی ناوچەکە پێشانی کللتوری شوێنەکەی چەند پارچەیەن شینواری ئەتناوە مۆزەخانەیە زاخۆدا هەنە و دیروکەوان بوو چەند ساڵەڤەت گەڕ نزیکی 300 پارچەی تێدا و ئەوش دەبتە دوو بەشێکیان فۆلکلۆریە بەشێکی دیشیان شوێنەواریە و کەونترین پارچەشیان لە 7000 هەتا 10000 ساڵی تێدا باش لانەخان ئەگەرم بەحسا بیاوێ گەشت و گوزاری بکەن ژبەر کوهیم سەر بە ڕێبەبەریا گشتیە گەشت و گوزارە زاخۆ بنە چاوێ گەشتیارێ بیانی ژبلیە نافخوا دوان دو ساڵان دا تایبەت پشتی ئەنجامدانا وان پرۆژەیان کورنیشێ زاخۆ دەهان پرۆژێندی چەندە کەفتیە سەر زاخۆ بەراورد ساڵێن دەرباز بووی چەندە زیدەتر بووە ئەکید بە پشتی ینی بووتە ئیداری سەربەخۆی زاخۆ ینی بەرچاو دیارە کە گەشتیار زیاتر لە هەم هەر ناوچەکی کوردستان زیاتر قەستی زاخۆ دەکەن لە لای سۆڕان بگری لە لای عێراق بە تایبەت هەتا بیانیەکانیش زۆر زۆر قەستی زاخۆیانی بەرچاوە کە ئەوەی مەسەلەن دێتیش دەکاتە 2 3 4 ینی جەوەکەشیان پێخۆشە چکە سروشتیە یعنی ئەمە تشێن بژن ئیدیش بلی گەشتیارە نافخۆ باشەر و ناوەڕاست عێراق گەشتیارە بیانیش دێنە زاخۆ بیانی زۆر بە بەرچاوی دێنی هەموو لایەنە باشە من دوێ فیستیڤالێدا من دیتە ji ber هونەرمەندێ برگەیان vê فیستیڤالێژ هەتا گەشتیار من دیتە کچێک بێش رووسیا هاتیە بڕیاردە گوتیە ji ber فیستیڤالێ هاتمە ئەگەرم بەحسێ دەوروبەر بکەن گەشەیە گەشت و گۆزارە سنووری لە هاوینگەها چاوایە هاوینگەش یعنی لە چاو 2 ساڵی ڕابردوو ئەکید ینی ڕێژەیەکی بەرچاو لە خۆی دەگرێتن زۆر زیادی کردیە ینی پێت بلێم
چارقات لەوەی 2 ساڵ پێش ئێستا زیاد بووە لە دەوروبەر و داخلی زاخۆش. باشە ئەگەر ئامارێن دەواازانی دەولەتی ئیبراهیم خەلیل هیم پشبەستنێ سەرتین گەلێک جارە ڕاتگەهێنن پرێس کۆنفرانسیان خادا کنگرەیان ڕۆژنامەبانیدا لوی دەرگەهێژی هاتن زێدە بۆیە تایبەتش باکوورێ کوردستان و تورکیا. بەلێ لەو دەرگێژ زیاد بووە لە وەڵام و ناوچەکان زۆر یعنی بەرچاو ڕێژێ زیاد کردی. باش بوو جارە ئێکەیە دومایک پرسیارشتات کەم زاخۆت بتا خودان مۆزەخانەیەکە بڤی ڕەنگی ئەvê چەند خزمەتە پارچەیان وێن شینواری کرێک و پێشتر هیچ مۆزەخانەیەکە زاخۆ نەبی. بەڕاستی سوپاسی حکوومەت هەرێمی کوردستان دەکەم بە تایبەتی بەڕێز مەسرور بەرزانی و سەرپەرشتی ئیدارەی زاخۆ بەڕێز گوهدار شێخۆ کە بیریان کردو کە مۆزەخانەك لە بۆ زاخۆ بکرێتەوە ئەو پارچەی زیاتر ینی ئەوەی داخلی مۆزەخانەی زاخۆیە. ئەوەش تەسیری لەوەیە کە هەر کەسێک دێتن تەمەشای مۆزەخانەکەی دەکا سەرنجڕاکەشەکە لە بۆی کە ببینی باو باپیرانی ئێمە ینی چۆن ژیانە ئەو کو ئەو شتانیان دروست کردیە. باشە لانا عەبدولسەلام ڕێڤەبەرە مۆزەخانەیە زاخۆ زۆر سپاس کو تگەلمەدا بووی بەلێ ڤی ڕەنگی و ئەش بۆی پاراستنا 20 سامانێ نەتەوەیی نیشتیمانی مۆزەخانەیەک لە هەمبەری پرا دەلالێ هاتیە دەینان و هەمی پارچەیەن شینواری و دیرۆکاوی باژەڕی تێدا هاتیە پاراستن ئەڤرێ بوویە مەڵبەندێ پێشوازیکردنێژی بۆ دووەم فیستیڤاڵە شەل و شەبک و جلوبەرگێن کوردی لە زاخۆ.